سلام عليكم طبعا خوين كلاني عزيز ايو شكاية راهنا كاين بابتي ناو رقصوا راهنا كان لم دقيقة بينز ناوي نيرو بينز ناوي ميدر بهنو برامبر يكيان دابني اما دقيقة ناخوينو تنها والله مكان بيدلين ناوي نير ان هم ناوي نيرن ناوي مي اما نشهمي ناوي مين برامبر يك ما دانوا كالشير نيرا ميكي بلتي لمريشي أصب نيرا ماين بريتلا مينكي بران نيرا مر بريتلا مينكي كاور نيرا برف مينكيتي نيري أو نيرا بزن ميكيتي ميرت أو نيرا جنيش أو تيا مينكي راهنا ندوم والله راس البشيرة ناوي خال أرجزي نيرا يعني مي يعني بلاني يعني دولانا خالي نيرا يعني مي كاشخم دفكر ليكوا غريب والله خارج بزاني فكر لو قصيدك وإلى صرت بلدا خال رجزي نيرا كاشخم تيل تيل لبرو إذا دوشري تيل رجزي مينيا شاخ نير يا ميتوا الله يموت شاخ الله يموت شاخ بلانا بلهم غلامي تعراستا نازدار خوشكت نازداري آموزات نازداري بلكت نازداري زيرانتان نازدار حيران الله نازدار تيا رجزي ميا يكانا أوش تيا قلت ما رجزي نيرا راهناني السيم لمشانە ناوی لێکدرا دروستکە ناوێکی تایبەتی مێ واتە نایە کە تایبەتی بە ڕێگەزی مێینە بەڵام ناوێکی لێکدراوی لێکدرا سێ قوتەبانی بەڕێز لێکدرا واتە دوو بەش بێ ناوەکە یاخود دوو کەرت بێ هەردوو کەرتەکە واتای هەبێ هەردوو کەرتەکە معنای هەبی واتای هەبێ ئەو پێوتری ناوی لێکدرا گرنگ گوڵناس گوڵ لەگەڵ نازی گوڵ واتای هەیە بڵێ ئەدی ناز بڵێ کەواتە گوڵناس ناوێکی تایبەتی ڕێگەزی مێ هەروەها لێکدراوە ناوێکی دوولایەن بۆ پیشە مامۆستا لە مام لەگەڵ وەستای دروست کراوە باشە مام لەگەڵ وەستا مام لەگەڵ وەستا مام واتای هەیە وەستاش واتای هەیە بۆی مامۆستا دەبێتە ناوێکی لێکدراوە بۆی هەندێک گۆڕانکاری دەنگسازی واتە لە کاتی دەربڕین ناتوانین بڵێین مام وەستا مام وەستا ناتوانین وها دەربڕی بەڵکو دەڵێین مامۆستا تەواو بۆیە دەبتە مامۆستا ناوێکی گشتی مرۆڤی نێرینە کە لێکدراوە بڵێن پسمام واتە ئامۆزای نێر ناوەکە گشتی بۆم کەس بەکاری باشە مامۆستا پس واتای چییە کوڕی خۆم پس لە پسر هاتێ پسر واتە کوڕ باشە پسر واتە کوڕ دۆت مام دۆت لەگەڵ مامێ لە دۆختەر هاتیە دۆختەر فارسیە واتە کچ پس مام واتە ئامۆزای کوڕ باشە ئامۆزایەکەی تو ئەوزە ڕەگەزەکەی کوڕ بێتن ناوێکی بێلایەن کە لێکدراوە بێ داربەڕوو دار لەگەڵ بەڕووی دار واتای هەیە بڕوش واتای هەیە کەواتە ناوێکی لێکدراوە هەروەها بێلایەنە لە بەرووی بێجیانە ناوێکی گیانداری دوولایەن دوو پشک دوو لەگەڵ پشک باشە ئەوە ناوێکی لێکدراوە ڕاهێنانی چوارە دەڵێ بە پێنج داڕشتێک لەبارەی سروشتی کوردستان بنووسە بە مەرجێک هەموو زۆرەکانی ناو ڕەگەزەوە تێدا بەکار هاتبێ ئەوە لێرەدا لە کوردستان خاکێکی دێرین و کۆنی مرۆڤایەتە زەویێکی بەپیتی هەیە بۆ کوشت و کاڵ جگە لەمەش هەر چوار وەرزەکەی ساڵ دەبینرێت لە وڵاتەکەمان قاسپەی کە و قوقەی کەڵەشێر و حیلەی ماین و هاژەی ئاو و ڕووبارەکان لە هەرە جوانتر دیمەنەکانی ئەم سروشتن شیرن تەشی دەڕێسێ و هۆزانڤان و وەفایی هۆنراوەی ناسک و تشی لە مۆسخە دەهۆنێتەوە لەو لاشەوە ژینگە پارێزان بوونە سەپانی نیشتیمان و بە پەرژینی جانیان بەرگەی لەم سروشت و خاکە دەکەن ئەوە دەتوانین لەو دەقە ئەو دەقەی دابنەی ئەوە هەر هەموو زۆرەکانی ناوی تێدا لە مەلزەمەکەم چەند پیسارێکی هەڵبژاردن داناو کە دەتوانین سوودی لێ بین و لە کۆتاییشدا وەڵامی نمونەی دانراوە لەرە تەنها 5 پیسارمان نووسێت لە بابەتەکانی تر بابەت تێلوانێت 15 پیسار بین لەوانەیە 10 پیسار لەوانەیە 20 پیسار بین لەوانەیە 30 پیسار بین حەسەب بابەتە بەڵام لێرەدا تەنها 5 پیسارمان بە گرنگ زانیوە لێرەدا هاتینە کۆتایی بابەتی شکار ڕاهێنانەکانی ناو ڕەگەزەوە تا بابەتێشتر وانێشتر هەر شتێک لەسەر فراز بن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه